بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا 148 لاپەڕا 148 ڕاهێنانی ئازاد شیکار بکە و ساغ بکەوە دەربارەی هاوکێشەیە. پرسیاری نۆ. پێشی ئەوەی پرسیاری نۆ شیکار بکەم بە خێرایی باسی هاوکێشە. هاوکێشە چیە؟ یەکەم شت لە هاوکێشە هێمای یەکسان گرنگترین شتە لە ناوەندەیە. ئەوجا لە لای ڕاستی هاوکێشە، لای چەپی هاوکێشە. هەمیشە لە لای ڕاست و لە لای چەپ یان ژمارە هەیە یان پیت هەیە کە دوایە دەبیتە ژمارە. واتە نادیارەکەیە پیتەکە نازانین چ ژمارەی، بەڵام دەتوانین شیکار بکەین و ببینینەوە زۆر جار. ئەو هاوکێشانە ئێستا دەیان خێنین یەک نادیاریان هەیە. نادیار واتە گۆڕاو، دەتوانین ناوی لێنەی نادیار یان گۆڕاو یان پیت، دەتوانین ناوی لێنەی پیت. شیکاری هاوکێشە مانای چییە؟ شیکاری هاوکێشە مانای دیتنەوەی یان دۆزینەوەی نادیارەکە. دۆزینەوەی نادیارەکە بۆ وێنە ئەگەر ئەمن بنووسم 2 کۆ 3 یەکسانە بە 5 ئەوە هاوکێشەیە. واتە لای چەپی وەکو لای ڕاستیتی، لای ڕاست وەکو لای چەپە. چ 2 کۆ 3 چ 5 هەر یەک شتە. 2 کۆ 3 هەر دەکاتە 5. ئەوە دەکاتە هاوکێشە. ئەوجا لە هاوکێشەی چ دەکەین؟ لەو کتێبەی چ کرایە پرسیارەکان کوونە، یەک لە ژمارەکان سڕایتەوە. یەک لە ژمارەکان سڕایتەوە، بۆ وێنە ئەو ژمارە سڕایتەوە. لە جیاتی چ دانرایە؟ پیتەک دانرایە. هەر جارێک س، جارێک ل، جارێک د، هەر جارێ شتێک بە هەوەسی خۆیان پیتەک دانرایە بەبێ ئەوەی هیچ مانای هەبی پیتەکە. هەر پیتە هێمایە کە ئەو پیتەی دەبینی ئەوەی لەسرە منە چییە بزانم ئەو پیتە چییە. ئەمن لە خۆم دەپرسم ئایا ئەگەرە من 2 کۆ بکەمەوە لەگەڵ چ ژمارەک دەکاتە 5 زوو دەبی بزانم پیتی یەکسانە بە 3. بەخۆی زۆر ئاسانە، بەڵام لەو کتێبەی چونکە دەیانەوێ بناغەک دانێن بۆ شیکاری هاوکێشە، لەبەرەوەی بە چەند ڕێگایەک شیکاری هاوکێشەکە دەکەن کە ڕەنگە هەندێک جار ڕێگایەکە زەحمەت و سەخت دیاربی، ئەوەی ڕاستی بی لێرە تەنیا هەتا بتوانین بزانین ئەو پیتە چەندە، چ دەکەم ئەو 5ەی دەینم ئەو 2 لێ بڕوە، واتە 5 2 لێ بڕوە دەزانم دەکاتە 3. زۆر ئاسانە، بەڵام لە کتێبەکەی چ دەکرێ؟ لە کتێبەکەی ئەگەر ئەو هابوو یەکەم جار ئاڵ و گۆڕ دەکرێواتە پیتەکە دێتە پێشەوە، دێتە ئێرە، دووەکەش دەیننە لای چەپی پیتەکە، ئەوها ئاڵ و گۆڕ. ئەوجا یەکسانەکە دەنووسرێتەوە، ئەوجا 5ەکە دەنووسرێتەوە لە هەنگاوی دووەم. پاش ئاڵ و گۆڕ تەمەشا دەکرێ ئەوە 2 کەواتە ئەمن دەبی چ بکەم هەتا ئەو 2 بڕوە، ئەمن دەبی کەم 2 دانێم لێرە، لایەکە دیش کەم 2 دانێم،
5 کەم 2 ئەوجا کۆ 2 لەگەڵ کەم 2 دەڕوا پیتەکە بە تەنێ دەمینێتەوە پاشان 5 دوی لێ بڕواسێ ئیشەکە تۆزێک کاتی پێدەوێ و ڕەنگە لۆ زۆر کەس ئالۆز دیاربی ئەوەی ڕاستیبی زۆر دەنا هاوکێشە ئاسانە هەر پرسیار لە خۆت دەکەی ئایا ئەمن چ پیتێکدانێم چ ژمارەکم دانابە لە تەنشت کۆی بکەمەوە لەگەڵ 2 چ ژمارە کۆ بکەمەوە لەگەڵ 2 دەبیتە 5 یەکسەر دەزانین ژمارە 3 کوزانیم ئەو 5 دەینم کەم 2 بەڵام ئیدی لەو کتێبەی دەیانەوێ کۆ 2 کەم 2 پیتەکە بەتەنێ بمینێتەوە و تۆزێک هەنگاوەکان زۆرن لەبەر هەندێک ئەمنیش ناچارم بەو شێوەی کتابەکەی بکەم هەتا خوێندکاران بەباشی فێری ئەو ڕێژ ببن. ئێستا دەچمە لای پرسیاری ژمارە 9 پرسیاری ژمارە 9 لە لای ڕاست س کۆ 4 دەکاتە 12 ئەمن چ دەکەم ئەمن کەم چاری دادەنێم لە هەردوو لای هەتا پیتی س بەتەنێ بمینێتەوە کەواتە چونکە کۆ 4 کەم 4 دەکاتە 0 س بەتەنێ ماوە لە لایەکە جیش 12 چاری لێ بڕوا دەکاتە 8 ئەگەر بمەوێ ساغیشی بکەمەوە ئەو دیسان هاوکێشەکەی دەنووسمەوە لە خوارێ ئەوجا لە خۆم دەپرسم یان دەپرسم ئایا ئەگەر ئەمن لە جیاتی پیتی هەشتم دانا لە لای ڕاست تەمەشای لای چەپ جارێ هیچ ناکەم تەنیا دەینووسمەوە ئەگەر ئەمن هەشتم دانا هێمای پرسیاریش دادەنێم لەسەر یەکسانە ئایا یەکسان دەبی لای ڕاست و لای چەپیان نا ئەوجا هەشتەکەی کە بەدەستم هینایە کۆی دەکەمەوە لەگەڵ 4 لە لای ڕاستم بزانم دەکاتە 12 یان ناکاتە 12 بێگومان دەبی بکاتە 12 لە هەمان لای ڕاست نەک بکاتە 12 لە لای چەپ ئەوە لای چەپ بەخۆی 12 ئامادەیە ئەوجا کە دەبینم لای ڕاست بە تەنێ دەکاتە 12 لای چەپ هەر بەخۆی 12 بوو ئەو کات دەزانم کە ژمارە 8 شیکارە بۆ هاوکێشەکە ئەوە لە کتابەکەی دەیانەوێ بەو جۆرەی بزانین دەنا ئەمن هەر لێرە تەمەشای هاوکێشەکەی کەم ئاسانترین ڕێدیتنەوەی پیتی 12 دەینم چاری لێ دەردەکەم دەکاتە 8 بەڵام دەیانەوێ بەو ڕێگا ڕوونکردنەوەی ئەمنیش لەبەر هەندێ بەو ڕێی دەکەم. ئێستا دێنە لای پرسیاری 9 تەواو بوو پرسیاری ژمارەدا 29 یەکسانە بە پیتی ساد کۆ 17 29 یەکسانە بە پیتی ساد کۆ 17 ئێستا تەمەشای لای چەپ دەکەم چونکە ئەو جارەی نادیارەکە لە لای چەپە کۆ 17 هەیە کەم 17 لە هەردوو لای دادەنێم هەتا پیتەکە بەتەنێ بمینێتەوە لە لای چەپ کەم 17 لای ڕاستیش هەر کەم 17 دەنا تێک دەچی هاوکێشەکە ئێستا لە لای چەپ 17 لەگە 17 دەڕوا پیتی ساد بەتەنێ دەمینێتەوە لای ڕاستیش 29 17 لێ بڕوا 9 7 لێ بڕوا 2 شێکی لێ بڕوا دەکاتە 1 کەواتە پیتەکە دەکاتە 12 ئەگەر بمەوێ ساغکەمەوە دەچم 12 کۆ دەکەمەوە لەگەر 17 بزانم دەکاتە 29 یان نا ئەگەر کردێ 29 لای چەپ لای ڕاستیش هەر بەخۆی 29 ئەوە ڕاستە. دێمە لای پرسیاری ژمارە 11 9 کۆ پیتی ک یەکسانە بە 32 ئێستا ئاڵوگۆڕ ناکەم جێی 9 پیتەکەی ناگۆڕم تەنیا دەبینم 9 هەیە کەم 9 دادەنێم هەتا ببنە 0 9 کەم 9 کۆ پیتی ک لە لای چەپیش هەروە 32 کەم 9 کەم 9 لێرە دانە کەم 9 دەبی لەو لای دانێم دەنا تێک دەچی
ئێستا 9 لەگەڵ 9 دەڕوا پیتەکە بە تەنێ دەمینێتەوە، زۆر باشە. 32 9 لێ بڕوا، 12 9 لێ بڕوا، سێ کەشم خورد کردبەوە 2 ماوە 2، کەواتە پیتەکە یان شیکاری هاوکێشەکە دەکاتە 23، چونکە گەر بچمە لای سەرەوە 23 کۆ بکەمەوە لەگەڵ 9 دەکاتە 32. ئەوەش تەواو بوو. پرسیاری 12 پیتی ن کۆ 6 فاریزە 3 لەدا یەکسانە بە 11 فاریزە 7 لەدا. بەخۆی ئاسانترین ڕێ ئەوە بوو پیتی ن یەکسانە بە 11 فاریزە 7 لەدا کەم 6 فاریزە 3، بەڵام لەو کتێبەی ئەوها نییە، لەو کتێبەی دەبی ئەوها فێر بین. ئێستا لە لای ڕاستی هاوکێشەکە پیتەکە نادیارەکە لەوەیە، ژمارە 6 فاریزە 3ش لەوەیە، دەبی ئەمن کەم 6 فاریزە 3 لە هەردوو لای دانێم هەتا پیتەکە بەتەنیا بمینێتەوە پیتی ن، چونکە 6 و 3 کەم 6 و 3 دەبیتە 0. پیتی ن بەتەنێ دەمینێتەوە، لە لای دیش 11 کەم 11 فاریزە 7 کەم 6 فاریزە 3، 7 سەی لێ بڕوا یەکسانە بە 4. فاریزەکەی دەنووسمەوە لێرانە، پیتەکان بە هەمان ڕەنگ بنووسم باشترە. 7 سەی لێ بڕوا 4، فاریزەکە دێتە خوارێ، 1 6 لێ بڕوا نابی، 11 6 لێ بڕوا دەکاتە 5. شیکاری هاوکێشەکە 5 فاریزە 4. بێمە لای پرسیاری ژمارە 13 4 و 2 یەکسانە بە پیتی ب کۆ 1 و 3. وەکو خۆی دەنووسمەوە ئەو جا کەم 1 و 3 لە هەردوو لای زیاد دەکەم، دادەنێم لەبەر چ هەتا پیتەکە بە تەنیا لە لای چەپ بمینێتەوە. پیتی 1 و 3 کۆ 1 و 3 کەم 1 و 3 دەبتە 0. پیتی بە تەنێ ماوە، لە لای ڕاستیشم 4 و 2 کەم 1 و 3، 2 سەی لێ بڕوا نابی، 12 سەی لێ بڕوا 9، فاریزە دێتە خوارێ، 4ەکە خورد کراوە بوو بە 3، 3 لێ بڕوا دەکاتە 2. واتە شیکاری هاوکێشەکە پیتەکە نادیارەکە دەکاتە 2 فاریزە 9 لەدەیە. بمەوێ ساغی بکەمەوە دایدەنێم لە هاوکێشەکەی سەرەوە لە جیاتی پیتی ب 2,9 دادەنێم و کۆی دەکەمەوە لەگەڵ 1,3 بزانم دەپرسم ئایا دەکاتە 4 و 2 یان ناکاتە 4 و 2. ئەگەر زانیم کردێت 4 و 2 ئەوە هاوکێشەکەم هاوسەنگە، شیکارەکەم ڕاستە. پرسیاری 13 تەواو بوو، دەچمە لای پرسیاری 14. 14 فاریزە 9 یەکسانە بە 12 فاریزە 5 کۆ پیتی س. ئەو جارەی لە لای پیتی س لە دەستی چەپ 12 و 5 هەیە، دەبی ئەمن کەم 12 و 5 دانێم هەتا ببیتە 0. ناچارم لە لای ڕاستیش کەم 12 و 5 دانێم، ئەو جا لە لای چەپ تەنیا ماوە پیتی س، لە لای ڕاستیش ئێستا دەبی 14 و 9 کەم 12 و 5. 9 5 لێ بڕوا 4، فاریزە دێتە خوارێ، 4 2 لێ بڕوا 2، 1 لێ بڕوا 0. واتە شیکاری هاوکێشەکە پیتەکە دەکاتە 2 فاریزە 4. بچمە لای پرسیاری ژمارە 15. پیتی م کۆ 9 1 بەسەر 4 دەبی بکاتە 18. لە خۆم دەپرسم ئایا ئەمن چ ژمارەك کۆ بکەمەوە لەگەڵ 9 1 بەسەر 4 دەبیتە 18. ئاسانترین ڕێ ئەوەیە کە ئەمن 9 1 بەسەر 4
کەم نۆیەک بەسەر 4 بنووسم لە هەردوو لای هاوکێشەکە، لە لای ڕاست و لە لای چەپ هەمان ژمارە. ئەوجا لە لای ڕاست ئەو دوو ژمارەیە هەردووچیان دەبنە 0، تەنیا پیتی دەمینێتەوە لە لای چەپیش. ئێستا دەبی ئەمن بزانم کو ژمارەیەکی تەواو، ژمارەیەکی کەرتەکی تێکەڵاوی لێ بڕوە کو چارە سەر دەکەم. زۆر زۆر ئاسانە. ئەو نۆیە وا دەگرم یەکەچی زیاد دەکەم لۆ نۆیەکە، وەکو ئەوەی نۆیەکە دەبی. ئەوجە دەپرسم ئایا 18 دەی لێ بڕوە چەند دەمینێتەوە؟ 18 دەی لێ بڕوە دەمینێتەوە 8 تەواو. دەنووسم. پاشان دەچمە لای کەرتەکە 1 بەسەر 4. هەمیشە کەرتەچیش دەنووسم لە تەنشت 8ەکەی. ئەوجا 4ەکەی کەرتەکەی دەینم، کەمی دەکەمەوە ژێرەی کەرتەکەی کەم سەرەی کەرتەکەی، واتە 4 یەکی لێ بڕوا دەبیتە 3 لەسەرەوە دەنووسم، لە خوارێش 4ەکەی خۆ دەنووسمەوە. ئێستا پیتیم کردیە 8 و 3 بەسەر 4. ئەگەر هاتوو 8 و 3 بەسەر 4م کۆ کردەوە لەگەڵ 9 و 1 بەسەر 4 دەبیتە 18. کەواتە شیکاری هاوکێشەکە 8 و 3 بەسەر 4. پرسیاری 15 تەواو بوو. پرسیاری 16 لە لای ڕاست 16 هەیە، لە لای چەپ 3 تەواو و 2 بەسەر 5 کۆپیتی 3. ئەمن چ دەکەم؟ لە هەردوو لا دەبی 3 ژمارەی تەواو و 2 بەسەر 5 لێ کەمکەمەوە. بۆی زیاد کەم واتە کەمکەمەوە بە کەم بنووسم لە هەردوو لای هاوکێشەکەم. لە لای چەپ 3 ژمارەی تەواو 2 بەسەر 5 لەگەڵ 1 دەڕۆن دەبنە 0، تەنیا پیتەکە دەمینێتەوە. ئەو دوو ژمارە دەبنە 0، 1 بە کەمە 1 بە کۆیە، هیچ نامینێتەوە، تەنیا پیتی 3. لە لای چەپ ئێستا ئەمن 16 ژمارەی تەواوە کو 3 و 2 لەسەر 5 لێ دەرکەم بە ئاسانترین ڕێ. چ دەکەم؟ وەکو ئەوەی وایە ئەو 3 ژمارەی تەواوی دەکەمە 4 یەکی لۆ زیاد دەکەم. 16 4 لێ بڕوە، 4 بڕوە لە 16 چەند دەمینێتەوە؟ ئەگەر ئەوە 3 4 بوو دەمینێتەوە 12. 16 4 لێ 6 4 لێ بڕوە 2 یەکیش دەمینێتەوە 12. پاشان چ دەکەم؟ کەرتەکەی کوو بنووسم چونکە کەرتی لەگەڵە. 5ەکەی دەینم کە لە ژێرەیە، ژێرە کەم سەرە، ئەو ژێرە کەم سەرە 5 کەم 2 دەبیتە 3. لە خوارەکەش هەمیشە ژێرەکە چییە ئەوی دەنووسمەوە. بەو شێوەی پیتی کردیە 12 ژمارەی تەواو 12 تەواو و 3 بەسەر 5. بێمە لای پرسیاری 17 لە لای چەپ لە لای ڕاست ببورن 12 لە لای چەپ. ئەو جارەی پیتەکەم هەیە بەڵام دوو ژمارەشم هەیە، هیچ کێشە نیە، دەتوانم دوو ژمارەکان بکەمە 1 ژمارە، دەتوانم نەیان کەمە 1 ژمارە. بزانم ئەم لێرە کوم کرد. 1 لە ژمارەکانیش نێگەتیڤە، کەمە، سالبە، بەڵام ئەویش کێشە نییە. چ دەکەم؟ پێش هەموو شتێکی هێما یەکسان دەنووسمەوە، پیتەکەی دەنووسمەوە. ئەو جا ئەو هەدای دەنێم ئێستا دوو ژمارەم هەیە، هەرچەندە ژمارەکەی دیکە نەنووسرایە لەسەری پۆزیتیڤە یان کۆیە، بەڵام ئەمن کۆی دادەنێم هەتا بتوانم ئەو دوو ژمارانە کەم چارەکە و کۆسەیەکەی لەگەڵ یەک تاو توێ بکەم. وەکو ئەوەی وایە دوو ژمارەم هەیە، یەکیان نێگەتیڤە یەکیان پۆزیتیڤە،
واتە ژمارەکان لێک دەردەکەم، هێمای ژمارە گەورەکە دادەنێم. ژمارە گەورەکەش چارەواتە ژمارەکەی ئێستا بەدەستم دێ سالبە نێگەتیڤە. کۆیەکەی وەکو خۆی دێنمە خوارێ، کەم 4 و کۆ 3 دەبیتە 1 لێکیان دەردەکەم، بەڵام یەکەکە نێگەتیڤە. لایەکە دیش بەخۆم هەر 12 هەبوو، جارێ ئەمن هیچم نەکردیا، تەنیا 2 ژمارەم هەبوو لە لای چەپ، کردمە 1 ژمارە، هەتا وەکو هاوکێشەکانی دی لێبێ ئاسان بێ. ئێستا ئەگەر من زۆر زۆر ئاسانە ئەوە لە خۆم بپرسم ئایا پیتەکم هەیە یەکی ئەو پیتە یەکەچی لێ بڕوە یەکەچی لێ بڕوە لە لای دەمێنێتەوە 12، ئایا چ ژمارەك کەم 1 دەبیتە 12؟ زۆر ئاسانە بێگومان، یەکسەر دەزانم ژمارە 13، بەڵام بەڕێی کتێبەکەی چا دەکەم. چ دەکەم ڕێی کتێبەکەی ئەمن کەم یەکی دەکەم وەکو پێشترێ، کۆ یەکمان هەیە، بەڵام هەمان ژمارەی دەنووسمەوە بە سالبە. ئێستا لە لای چەپ کۆ کەم 1 و کەم 1 دەبنە 0، وەکو پێشتر، هیچ کێشەیەک نییە، دەبنە 0، تەنیا پیتەکە دەمێنێتەوە. لە لای چەپ چی لێ دێ؟ 2 کەمم لە تەنیشتێکە، وەکو ئەوەیە 2 ژمارەم هەبێ، یەکەچیان نێگەتیڤ بی، یەکیشیان پۆزیتیڤی، چیان لێ دێتن؟ وەکو ئەوەی وایە کەم و کەم ببیتە کۆ، وەکو ئەوەی وایە 12 کۆ 1 دەکاتە چ؟ دەکاتە پیتی د، کەواتە پیتی د دەکاتە 13. ئەوە تۆزێک ئاسان نییە، بەڵام لەبەرەوەی کتێبەکە دەیانەوێ بەو شێوەی فێربین، دەنا هەر لە سەرەوە لێرە پێشی ئەوەی ئەو هەموو شتانە بکەین دەمانتوانی یەکسەر بزانین ژمارەکە چییە. ئەگەر لێرە ئەو هابوو هاوکێشەکە، پیتەکەم هەیە، ژمارە 2 ژمارەشم هەیە، 3 ژمارەم هەیە، لە لای ڕاست 12، لە لای چەپیش ژمارە 4 بە سالب، ژمارە 3 بە موجب، کەواتە دەکاتە چ؟ دەکاتە پیتی د کەم 1، هەر وەکو ئەوەی وایە. لێرەش 12 هەیە. ئایا ئەمن چ ژمارەك یەکی لێ بڕوە هێشتا دەمێنێتەوە 12؟ یەکسەر دەزانم ئەو ژمارەیە دەبی 13 بی، چونکە 13 کە یەکی لێ ڕۆیش دەمێنێتەوە 12، بەڵام چونکە لە کتابەکەی دەیانەوێ بە شێوەیەکی تۆزێک ئالۆزتر شیکارکردن، ئالۆز دەبی زۆر زۆر ئاسان نایەتە پێش چاوان. ئێستا بچمە لای، تەواو بووم لەو پرسیارانە، بچمە لای پرسیاری 18. ئەگەر هاتوو سالار 221 پارچەی دۆمینەی کەڵەکە کرد، پێویستە چەند پارچەی دیکایان چەند پارچەی تر لەسەر یەک کەڵەکە بکە بۆ ئەوەی بگاتە ژمارەی پێوانەی جیهانی. لەوانەی ڕابردوو لە یەک لە پرسیارەکان ژمارەی پێوانەی جیهانی 555 پارچەیە. لەبەرەوەی هاوکێشەکەم دروست کرد، نووسیم پارچەکان ئەگەر کۆیان بکەمەوە ئەوەی مایە چەند زیاتر دەبی کەڵەکە بکە سالار، 221 دەکاتە 555. لێرەش زۆر ئاسانە، لە لای ڕاستم ژمارەکم هەیە، نامەوێ ئەو ژمارە بمینێ 221 لەبەر هەندێ کەم 221 دەکەم، لە لای چەپیش دەبی هەمان شتی بکەم، ئەوجە لە لای ڕاست تەنیا هەمووی دەڕوات دەبیتە 0 221، تەنیا
پیتەکە دەمینێتەوە لە لای چەپیش 5 یەکی لێ بڕوا 4 5 دوی لێ بڕوا 3 5 دوی لێ بڕوا 3 واتە سالار 334 پارچەی مایە بگاتە ژمارەی پێوانەی جیهانی. ئێستا دێمە لای پرسیاری ئەندازە، پرسیاری 19 چێوەی سێگۆشەی بەرامبەر 29 سانتیمەتر درێژی لایە نەزانراوەکە بدۆزەوە. ئەگەر تەماشای ئەو سێگۆشەی کەم 3 لای هەیە، یەکەچیان 10 سانتیمە، ئەویت کە 12 سانتیمەترە، ئەو لایەش کە نەزاندرایە کە نازانین چەندە دەبی ببینینەوە. بەڵام دەزانین بە هەر 3 لای چێوە واتە هەمیشە سەرجەمی هەر 3 لایەکە، واتە کۆکردنەوەی هەر 3 لایەکە دەبیتە 29. باشە ئەگەرە من هەر 3 لای بەیەکەوە دەزانم 29ە، ئەو لایەش دەزانم 10ە، ئەو لایە دەزانم 12. زۆر ئاسانەوەی ببینمەوە بەبێ هاوکێشەش. چ دەکەم؟ 29 دەی لێ بڕوا جارێ، ئەوە دەکاتە چەند؟ ئەگەر 29 مهینە دەم لێ دەرکرد دەکاتە 19. ئەوە باشە. 12شی لێ دەرکەم ئێرە هەتە بزانم ئێرە چەندە، ئەو لای نەزاندرا. 12شی لێ بڕوا 19 دیسان 12ش لە 19 بڕوا چەند دەمینێتەوە؟ دەمینێتەوە 7. واتە یەکسەر دەزانم دەبی ئێرە 7 بی ببور، ئێرە دەبی 7 بی، چونکە 7 کۆی بکەمەوە لەگەڵدا دەبتە 7، کۆی بکەمەوە لەگەڵ 12 دەبیتە 29 دەبیتە چێوەکە. بەڵام بە شێوەی هاوکێشە کوچای دەکەین 12 ئەو لایە نەزاندراوە ناوی لێ دەنێم پیتی ل. ئەوجە چ دەکەم؟ چێوەی سێگۆشە دەکاتە سەرجەمی لایەکانی، ئەوجا 29 دەنووسم لە لایەک بە تەنێ، دەکاتەواتە یەکسانە بە ژمارە 10، کۆی دەکەمەوە لەگەڵ 12، کۆی دەکەمەوە لەگەڵ ژمارە لەگەڵ پیتی لێ. ئەوجە پاشان چ دەکەم؟ 29کە دەبی دیسان بنووسمەوە، دەتوانم ئێستا 10 و 12کەی کۆکەمەوە هەتا ئاسان بی، یەک ژمارەم هەبی نەک 2 ژمارەم هەبی، کاتە دەکا 22. ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ پیتی لێ. ئێستا هاوکێشەکە وەکو هاوکێشەکانی دیکەی لێ هاتیە. لە خۆشم دەتوانم بپرسم چ ژمارەك لە لای چەپ کۆ بکەمەوە لەگەڵ 22 دەبیتە 29. بێگومان ژمارە 7. پێی ناوێ دیسان کەم 22 ئەو شتانە ئیدی فێر بووین کو هاوکێشەکان شیتڵ دەکەین. وەبزانم لێرە خوێندکاری ژیر هەرچەندە زۆر پرسیارمایە، بەڵام ئەو پرسیارانەی مایە دەتوانم هەڵیان بگرم بۆ وانەی داهاتوو، و لێرە بێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.